بەڵێ خۆشەویستان هیوادارم کاتێکی خۆشتان لەگەڵ ئەو گۆرانیە بەدەنگی هونەرمەند عەباس محەممەد بەسەر دەبێ وەی منی ژەڵەم وەی لە ئەڵمانیا چۆن کاسەکەیان برد گۆرانێ و دەخیل بوو. بەڵێ خۆشەویستان جارێکتریش بەخێر بێنەوە بەتە بۆ بەرنامەی بەهاڤرا و ئازیزان ئەمڕۆژ دوا بەرنامەی بەهاڤرا لەسەر مۆندیاڵی ئەم ساڵ پێشکەش دەکەین. جارێکتر کاکدانا حەمەکەریممان لەگەڵایە و هەروەها هاوکارم جانیش لە ستودیۆ لەگەڵمان مایەوە. جانی سپاس دەکەم بۆ ئەوەی مایتەوە لێرە. سپاس کاکدانا، زۆر سپاسی تۆش ئەەکەم جارێکتر کە بۆ ماوەی ئەم مانگە بەڕاستی شیکردنەوەی زۆر جوانت بە گوێگرانی ئێمە گەیاند لەم مۆندیاڵەیە. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆیەوە شێرەخانجان و زۆرت مێ بۆ بەڕێست و کاچوان و هەموو ئەو بەڕێدانی کە لە بەرنامەکەی بەڵێ زۆر سپاس دەکەم. کاکدانا، ئەوە ئەڵمانیاش کاسەکەی برد و جامی جیهانی کۆتایی پیاتۆم جا تا 4 ساڵی کا بێ چاوەڕێ بکەینەوە بزانین چۆن ئەبێ. کاکدانا، ئەم یاریە جارێکی تر دووبارە بوونەوەی مێژوو بوو، مێژووی ساڵی 1990 لە نێوان ئەڵمانیا و ئەرجەنتینا. تۆ ئەگەر با بڵین بەراوردێکی بکەی لەگەڵ ساڵی 1990 ئەگەر بیرت مابێ ئەو یاریە، جیاوازەکەی ئەم یاریە و ئەو یاریە چی بوو؟ من لە ڕاستیدا هەروەکو بەڕێشت ئیشارەت پێکرد لە کاتی خۆی باڵێن یاریەکی دووبارە بوونەوەی ئەم یاریە لە نێوان ئەرجەنتین و هەروە ئەڵمانیا مێژوو چەند جارێک خۆی دووبارە کردوێتەوە، چونکە تیپی ئەڵمانیا و تیپی ئەرجەنتین و چەند تیپێکی تر ئەمانە تیپە ڕێکیزە ئەساسیەکانی جانی جیهانین. هەروەکو زۆر جار ئەبینین چەند تیپێکن کە دایمە دووبارە ئەبنەوە، بەڵام ئەوەی کە لە ئێستا ئەیبینین و من وەکو وەرزشەوانێک کە لەو کاتەشە زۆر بەڵێن یاریەکان جانی جیهانین هەروەکو ئێستا بە خولیاکی زۆرەوە سیر ئەکرد، جیاوازیەکەی ئەوەیە کە ئێستا زیاتر تۆ بەرە و لاوان ئەڕوات، زیاتر بەرە و گەنجەکان ئەڕوات. ئەگەر ببینین ئەو یاریزانی دوێنێشە و گۆڵی براوەی کرد تەمەنی تەنها 21 ساڵە، کە مانای وایە هێشتا 2 جامی جیهانی لەبەردەمایە، کە ئەمە یەکێکە لە بەلای منەوە یەکێکە لەو شتانەی کە ئەتوانین بڵین من بە دڵخۆشیەوە ئێڵێم کە تۆپی پێ بەرەو جیهانی لاوان ئەڕوات، هەرچەنە بەداخەوە من وەکو ناوبژیوانێکیش حەزەکەم شارەت بۆش بم پێشکەوتنی یاریزانان بەرەو لاوان تەمەنی حەکەمەکانی هێنایان خوارەوە. بۆیە ئێستا ناوبژیوان ماکسیمەم ئەبێ لە تەمەنی 45 ساڵیە واز بە ناوبژیوانی جیهانی هێنێ. بەڵێ جانی تۆش سەیری یاریەکەتە کرد دوێنێ، ئەڵبەتە هەرچەندە پێشتریش ڕادگەیان پێت خۆش بۆ ئەرجەنتین بیباتەوە. مەسەڵە پێخۆشبوون شتێکە و یاریکردنەوەی ترە. من هەمیشە لەگەڵ ئەو تیمەدام کە یاری جوان بکات شایستەی بردنەوەیە. کەواتە ئەڵمانیا یاری جوان نەکرد؟ جوانی یاری کرد، بەڵام لای من ئەرجەنتین باشتر یاری کرد، بەڵام دی شانسی ئەڵمانیا بوو کە لە خولەکی 113 گۆڵەکەی کرد. باشە کاکدانا، ئەگەر بچوایەتە پەناڵتی، ینی پێت وایە ئەگەر بڕۆشتایەتە پەناڵتی یاریەکان، ینی ئەنجامەکەی بەو شێوەیە بووایە؟ هێرۆخان پەناڵتی دایمە شتێکەیە، ڕاستە ئەگەر ئێمە بینە سەر ئاستی هەردوو گۆڵشەکە نۆیر یەکێک بوو لە باشترین گۆڵشەکانی ئەم پاڵەوانێتەوە، هەر بۆ مستحقیش بوو بۆی کە بە باشترین گۆڵچی هەڵبژێرە لەم پاڵەوانێتەیە. ئێمە ناتوانین بڵین ئەگەر، بەڵام وەکو میوانە بەڕێزەکە دوازدەم کاکجانی نابوو کاکجانی بەڵێ کاکجانی هاوکارمانە، بەڵام ئەویش حەزی لە یاریەکانی تۆ پێم خۆش بوو لەگەڵ ما بمێنێتەوە لە ستودیۆ. وەکو بەڕێزیشی ئیشارەتی پێکرد دوێنێ هەڵبژاردەی ئەرجەنتین زۆر بەباشی یاری ئەکرد، و ئەگەر بینی بێتیشمان چەند کانسێکی زۆر باڵێن گۆڵکردنی بۆ هاتە پێشەوە، چی کانسەکەی هێدوایین بێت، چی ئەو کانسی کە نێچی خۆی کرد بەناو دیفاعەکانە و تەنانەت لە گۆڵچەکان و یاخود دوای ئەوەش مەسکەرانەوە چووە ناو خەری جەزا، ینی کانسە بوو بۆ ئەوی کەوانیش گۆڵێ بکەن، بەڵام تۆپی پێ خۆشیەکەی لەوەیە شەر نییە دائیمە ئەو تیپەی ئەرجەنتین ئەگەر سەیری ئێمە ئاستی یاریەکان بکەین لە ئەوڵەوە تا ئێستا ئەتوانین بڵین بە ئاستی هەموو یاریەکان هەڵبژاردەی ئەڵمانیا ئاستی بەرزتر بوو لە ئەرجەنتین، چونکە ئەو تیپانەی کە ئەرجەنتین یاری لەگەڵا کرد، چی یارێکی لەگەڵ نایجیریا، چی یارێکی لەگەڵ ئێران و تەنانەت یارێکی لەگەڵ بەلجیکاش، ئەو ئاستە بەرزەی پیشان نەیە کە با بڵین
ئێستا بڵێن ئەو مساختە بوو بەڵام بۆ ئەم یاری کۆتایی باسێکی زۆر بەرزەوە هات بۆ ناو یاریەکەەوە واتوانم بڵێم ئەو لە ناو یاریەکە زیاتر هەوڵی ئەوەی ئەیاکە یعنی حتا کرد کە ئەو هاتوو بۆی ببێ بە پاڵەوانی ئەم پاڵەوانێتیە بە تایبەتی یاریزانێکی وەکو مێسی کە با بڵێن زۆر چوارجار باشترین یاریزانی جیهان بوو و دوێنێ شەریش بینیمان بەڵێ باشە کاکدانا کاکجانی وابزان پرسیارت هەبوو لەسەرەوە تۆ نا من پرسیارێکم زیاتر بەوە بوو کاکدانا زۆر جار باس دەکەین کە یاریزان و خود وەرزشوان دەبی ڕەوشتێکی وەرزشیانی هەبیە خود بە عەرەبی پێڵێن ئەخلاقون ڕیاضیە بەڵام دەبینین لەم یارانە توندوتیژی زۆر هەبوو ئەو یاریزانەی کە ئێوی پاشقل لەوەی تر بدادن بیر ناکاتەوە لەوانەیە لە هەمان کات ئەوش پاشقل ئەم بیاتەوە زیانی پێ بگەنی دەستی بشکێنی سەری هێنیوی بوو یاریەکان وا زۆر ڕافن بڵێن وەکو تند و تیژ بوون ڕاستە پرسیارەکە لە جێی خۆیاتی ڕاستە فەرمی بەڵام هەر ئەوەش بوو کە بینیمان ئەو پشکانەی یاریزان نیمار بە بۆنەی ئەو ئەنفە زۆرەوە بوو بەداخەوە یعنی لەگەڵ من ئەوەی کە هەستم پێ کرد وەکو ناوژیوانێک جارێک کرد لەگەڵ ئێوەخانە باسمان کرد لە بەرنامەکەی پێشوو ناوژوانەکان زۆر نەرم بوون لەم پاڵەوانێتیە زۆر بە ئاستێکی نەرم بۆ نمونە دوێنێ یەکێک لە فاوڵەکان لە جێمی یەکەمە ئەبوایە یاریزانەکەی ئەڵمانیا کارتی سووری وەرگتایە ڕاستە یاریەکە لە ئاستێکی زۆر بەزایە و کۆتایی دو یاری بوو یاری فایناڵ بوو با بڵێن یاری کۆتایی جامی جیهانی بوو بەڵام ناوژیوان بەرپرس نییە لەوەی یاریەکە بە خۆشی بمێنێتەوە ناوژیوان بەرپرسە لەوەی یاسایە ئەبێ ئەو یاسایە تەطبیقکەی من وەکو ناوژیوانێک کە سەیری یاریەکە دوێنم کرد ڕاستە ئاستی ناوژیوانەکە زۆر بەرز بوو زۆر بە یاریەکەی بەڕێکوپێکی بردە پێشەوە و کارتەکانی لە کاتی خۆیە بەڵام ئەو کارتە زەردەی تیای بە یاریزانەکەی ئەڵمانیا ئەوە کارتی سوود بووایە وەکو بەڕێزی شدوتر هەرچەنە من ئەگەر وەکو چاودێرێک کە سەیری یاریەکانەکەم پاڵەوانێتی تیپەکانی ئەمریکای جنوبی مەسەلەن یاریەکەی کۆلۆمبیا و بەرازیل 54 هەڵەی ڕوویا بوو 54 هەڵە نسبەیەکی زۆرە بۆ تۆپی بێت لای ئەوان تا ڕادەیەک یاریەکانیان زۆر کات بەو شێوە بە ئەڕوا مناڵم یاریەکەی دوێنێ تا ڕادەیەک ئاسێکی زۆر باشی هەبوو هەستەکەی لە یاری نهایی و یاری کۆتایی بەو شێوە یاریکردن جێگای دڵخۆشی بوو بۆ من بەڵێ ئەرێک کاکدانا باشە بابینە سەر مەسلەی بەرازیل یەکێکە خۆ دەزانی لە تیمە زۆر بەهێزەکان و زۆر سەرەکیەکان بەڵام هۆی چی بوو یعنی 7 گۆڵ نازانم یاریەکە زۆر سیر بوو بەلامەوە لەوانەیە با بڵێن تەسەوری ئەوە بکەین تەسەوری ئەوەمان بکرد بە ئەڵمانیا بیباتەوە بەڵام بە 2 گۆڵ بە گۆڵێک بەرامبەر هیچ یاخود هەر هیچ نەبێ لە خولەکەکانی کۆتایی یا گۆڵ بکەن بەڵام نەکەن لە بیدایەتەوە بە گۆڵکردن دەست پێ بکرێت و 7 گۆڵیش هۆکارەکەی ئەمە بۆ چیە گەڕێنیتەوە من هێرۆخان وەکو ئەوی کە کاتی خۆش یاری کردووە ئەگەر سەیری ئەو یاریە بکەیت هەموو یاریەک وەکوتمان گرۆپێکی تایبەتی خۆی هەیە بەڵام لە یاریە ئەوەی کە ڕوویە لە ماوەی 6 دقەیە 4 گۆڵ کرا لە ماوەی 6 دقەیە لە ماوەی یعنی گومانی زۆری لەلامان دروست کرد بەڕاستی ئەو یاریە لە ماوەی 69 سانیەیە 2 گۆڵی یەک لەسەر یەک کرا یعنی کە سەیریکە بەلای منەوە لە بەرنامەکەی پێشوشە ئیشارتم لەگە بەڕێستا هەر باسی ئەومان کرد وتم ئەم برینداربوونی نیمار دووچی هەیە وجێکیان یا ئەوە بەڕاستی زۆر بەهێزەوە یەتە ناو یاریەکەوە و ئەشیبینین و یاخود ئەوەیە شکاندنی بەرازیلی تیاێت وفعلا ئەو ئەمان زۆر بە معنەویاتێکی زۆرەوە هاتن ناو یاریەکە وا هاتن دەدەقەی یەکەم ئەگەر بیرمان بێتەوە دەدەقەی یەکەم تیپی بەرازیل زۆر بەوەی کە مسەیتر بوو بەسەر یاریەکە بەڵام لە دەقەی 11 کە گۆڵی یەکەمی لێکرا بە هەڵەی بەرگریەکانیان دوای ئەوە بینیمان ئیتر لە ماوەی چەند دقەیەکە ئینهیارێک بوویە ئەو ڕووخاندنە لە 6 دقەیە 4 گۆڵ لێ بکرێ ئیتەوە بوو بە 5 یعنی تۆ جێنی یەکەم 5 گۆڵ لە دواوەی بەلای منەوە شتێکی وەکو بەڕێزیشت فەرموو چاوەڕوان نەکراو بوو ئەمە ئەم پاڵەوانێتی جامی جیهانیە چەند خاڵێکی سەرەکی تیا بوو ئەگەر بەڕێزت مەجارم بیت بەخێرایی ئیشارەتی پێبە لە یەکەمیان دەرکردنی ئیسپانیا کە پاڵەوانی پێشوو بوو دووەمیان دەرکردنی تیپە بەناوبانگەکانی جیهان وەکو ئیتالیا و وەکو ئینگلترا و چەند تیپێکی تر سێهەمیان لەم پاڵەوانێتیە ئەوەی زۆر دیار بوو سەرکەوتنی ئاستی بەرزی تیپەکانی ئەمریکا کۆستەریکا بەلجیکا کە ئەمانە ئاستی زۆر باشیان پیشاننا و ئەوەی کە بینیشمان دۆڕانە دوو دۆڕانی یەک لە دوایەکی زۆر بەهێزی بەڕاستی کە
لە مێژووی تۆپی پێی بەرازیل شتیوان نەبووە بەڵێ تیپی تۆپی پێی بەرازیل بە 7 گۆڵ وەکو بەڕێزێک ئیشارەتی کرد شتیوان نەبووە و ئەوەی کە بیشمان بەڕاستی بەداخەوە گازگرتنەکەی یاریدان سوارێز لە دیپاکەی ئیتالیا ئەوانە خاڵە زۆر سەرچەکانی ئەم پاڵەوانێتی بەلایەوە. بەڵێ کاکجانێگە پرسیار کاکدانا دادوەر ڕۆڵی هەیە لە برنەوە و یاخود دۆڕاندنی تیمیت؟ ناتوانین بڵین ڕۆڵی هەیە بەڵام هەندێک جار هەڵەی دادوەر ئەبێتە هۆی دۆڕاندن بۆ نمونە دەستخۆش ئەو پرسیارەش لە بەڕاستی لە ئاستێکی زۆر باشە بوو لەبەر ئەوەی لە یاری دیاریکردنی پلەی سێم و چوارەم ئێمە وەکووتمان تیپی بەرازیل ئاستی زۆر نزم بوو لەم پاڵەوانێتیە و زۆربەی یاریزانە کۆنەکانی بەرازیل ئەڵێن لە 50 ساڵدا بردووە تا ئێستا تیپی وا خراپمان نەبووە ئەمە هەموو وەرزشوانەکان ئەزانن بەڵام ئەگەر سێ یاری سێم و چوارەمێکە بکەین لە دەقەی دووە ناوژیوان پەنالتیەکی بۆ تیپی هۆڵندا هەژمار کرد کە نهائیاً بە هیچ شێوەیەک ئەو پەنالتی نەبوو لە هەمان کاتە هەڵەیەکی تری کرد ینی دوو هەڵەی لە یەک کاتا کرد یەک ئەبووە ئەو پاوڵە لە دەرەوە بووە واتە لێدانێکی ڕاستەوخۆ لە دەرەوەی منطقەی سزا دوای ئەوە لە دەرەوەی ناوچەی سزا دوای ئەبووە ئەو دیفاعی بەرازیل ئەو بەرگریەی بەرازیل کارتی سووری بێتە بەڵام ئەم دوو هەڵەی کرد لە یەک کاتە لەمە ئەتوانی بڵێن کە ئەمە ناڵین ئەگەر ئەو گۆڵە نەبووە لەوانەیە هۆڵندا نەیبردایەوە بەڵام ئەوەی یەک گۆڵی یەکەمیان بەو شوێت و پەنالتیەک و کارتی زەردیا کامە هەڵە بوو دوو گۆڵی دووەمیان ئۆفسایدە یعنی تۆ لە جێمی یەکەما چوویتەتە دەرەوە دوو گۆڵ لە دواوەی هەردووچی بە هەڵی ناوژیوە هەندێک جار ئەبێت بەڵام ئەوەی کە من زۆر لی دڵنیام کە زۆریش لی دڵنیام و وەکو ناوژیوانێک سەیرم هیچ هەڵەیەک نییە لە جیهانە بە ئەنقەس هەست هەڵە بکات و یاخود مەسلحەتی لەوەیە بێکە تیپێک بیباتە و تیپێکی تر بیدۆڕێنێت بەڵێ کاکدانا پرسیارێکی تر وەکو بینیمان کە گۆڵچەکەی ئەڵمانیا بوو بە یەکەم گۆڵچی لە بابلین لە هەموو خولەکەیە بەڵام منەمێ بزانم یعنی بە لە بەرچاوکردنی چی ئەو یەکەمانە هەڵەبژێرێن بۆ نمونە مسی هەڵبژێررا ئایا بەوەیە کە زۆرترین گۆڵی کردووە لە پاڵەوانێتێکە یا جوانترین یاری کردووە یان ئەو گۆڵچیە کەمترین گۆڵی لێکراوە بەهۆی چییە یعنی ئەگەر بۆ نمونە ئەگەر من گۆڵچیەکەم هەڵبژاردبایە لەوانەیە تیم هاوەرتی ئەمریکام هەڵبژاردایە لە بەروی بەڕاستی لە هەندێک یاریە هەستت بەوە کرد تەنها کەس بوو لە تیمەکەیە کە یاریە کرد زۆر ڕاستە هێرخان بەڵای منیشەوە تیم هاوارێکێک بوو لە گۆڵچی هەرە باشەکان بەڵام هەکاتی بەکە و ئەچێتە سەروتر مانای تو یاری زیاد ڕەنگە بۆ نمونە تەنها یاریەک نابێ بە پێوەەر بۆ ئەوەی ئەو گۆڵچیە یاخۆ یاریزانێک بە باشترین یاریزانێ پێوەرەکان ئەوەی کە هەیە لە جیهانە تیپی ئەڵمانیا گەشت یاری نهایی بۆ نمونە ئەگەر ئێمە مقارنەیەک لە نێوان تیم هاوارد و لە نێوان نوێری ئەڵمانیا بکەین لە دوای ئەوەی کە تیپی ئەمریکا چۆتە دەرەوە بە هەمان شێوە نوێر سێ یاری زیاتری کردووە مانای وایە سێ جار کانسی زیاتریە بۆ بووی گۆڵی لێ بکرێت بەڵام ئەو لەو یاریانەیە بە هەموو یاریەکان یەکێک لە پێوەرەکانەوە کە کەمترین گۆڵی لێکراوە دووەم بە شێوەیەکی گشتی ئاستی نوێر ئەگەر ببینی لە هەندێک لە یاریەکانە تەنانەت دەوری بەرگری شێوی دەوری دیپایی ئەبینی بۆ دیاریکردنی باشترین یاریزان مسی ئێستا ئەحسایەکە بوو لەسەر وێبسایتی با بڵێن تۆپی پێی جیهانی من تەماشامە کرد حسابی ئەویانە کرد چەندین پاسی یاوە کە پاسەکانی زۆر با بڵێن دقت بووە یەکەم دوو چەند گۆڵێکیشی کردووە سێ ئەگەر مقارنەیەکی لەم پاڵەوانێتیان لە نێوان مسی و لە نێوان ئاریان ڕۆبن کاریان ڕۆبنی شێکێک بوو لە یاریکەرە دیارەکانی پاڵەوانی هۆڵندا یاریزانی هۆڵندا بەڵێ ئاریان ڕۆبنی هۆڵندا ئەگەر ئێمە سەیری بکەین ئەوەی کە زەرری لە ئاریان ڕۆبن ناوە چییە ئەو تەمسیلیکردنی کایکرد لە ناو خەتی جەزایە چونکە ئەمە تۆ یاریەکە بردەوە لە مەکسیک بە بۆنەی پەنالتیێک و کە پەنالتی نەبوو یعنی ناوژانەکە و هەڵخەڵەتان ئەمە یەکسەر ڕۆحی ریاضی تۆ کەمەکاتەوە
زۆر لە یاریزانەکانمانە بینی کاکدانا بەو شێوەیە ینی تەمسیلێکیانە کرد کە زۆر پێوەی دیار بووە جاری واش هەبوو بەڕاستی ناو بژیوانەکان هەڵە خەڵەتان جانی ینی لە زۆر شوێنە ئەوە بەرچاومان کەوت بە شێوەیەکی وا پرۆفێشناڵیان کرد کە بەڕاستی هەڵیان دەخەڵەتان. بەڵام هێرو ئێستاکە هیچ هەڵەیەک ناتوانێت دێپەڕووی بەو کامێرانەی کە هەیە بڵێ بەڵام لەو کاتە بە شرکە هەموو شتێک تۆمار دەکات بەڵام وەکو کاکداناش دەزانیانی لەو کاتەکە بڕیاردرا ناتوانێت ئەنجامەکەی کاکداران نەزانین دوایی وازان ئەتوانن لەسەری مشتومڕ ڕووکەن مشتومڕەکەن بەڵام ئەنجامەکە هەروە بوو ینی تەواو چیت پێکرێ وەنیە کاکدانا بەڵێ بە دنیاە هێرۆخە وەکو بەڕێزی شاتی پێکرد مشکلەی تۆپی پێ وەکوتم ناوژیوان تەنها دوو چاوی هەیە ڕاستە 48 کامێرا هەیە لە ناو زۆربەی یاریگاکانە و زۆربەی کە هەموو یاریزانێ بە تاچیت کامێرەیەکی لەسەرە یعنی وەکو وای ئێمە بەدانیشین بە ئیسراحات لێچینەوە چۆن بوو ها یاریکەرەکە فێڵی کرد ئەها ئاریان ڕۆبن تەنها ئەمەم یعنی ئێمە ئەتوانین ئەو بڵێن بەڵام وەکو بەڕێزیشی کاچانیش ئیشارەتی پێکرد ئەگەر بۆ نمونە ئەو گازەی کە سوارز گرتی ناوژیان نەبینی ئەجاری بینێ ئەوە یەکسەر کارتی سوودی بێت و یاری دەدەکەشی نبینی بینەر بە 48 چاو تەماشای کات و ناوبژیوان بە دوو چاوەوە ینی ئێمە بە 48 چاو سریەکەین و دوای ئەوەشدا ئەنشین چەند جارێکیش بۆمان لێدرێتەوە دیسان هێواشیەکەنەوە و لێن وڵا وڵاو بەناردی ئێستا من ئەڵێم ناوژیانەکەی باڵێن جەمال حەموودی ناوژیانی یاری سێم و چوارەم هەڵەیەکی گەورەی کرد دوو هەڵی گەورەی کرد لە یەک کاتە لەگەڵ ئەوەشە شتەکان بە حەزا دەڕوە بڕواکە ناوژیانی زۆر زەحمەتە زۆر زەحمەتە ینی هەموو کەس ناتوانێت بکە ئەم لەناو ئەرزی بەرازیلایە دقەی دووە فاولێکی ئەوە کرا ئەبێ کارتی سووری باتێ ڕاستە لەوانەیە ئەو لە مێشکی خواوای لێک باتەوە فاولەکە بێنمە بیکەمە ناو خەتی جەزا بۆ ئەوەی شتەکەی یەکسان کاتەوە بەڵام تۆ ئەوە دەوری ناوبژیوان نییە تۆ هەڵە بە هەڵە چاکەیتەوە بەداخۆ من وەکو کاکجانی ژوتی ئێمە ئەیبینین دوایی ڕاستە فیفا ئاعتیماد دەکات لەسەر ئەو ڤیدیۆشتانە بۆ سزادانی یاریزان بەڵام ناتوانانی تۆ بە ئاریان ڕۆبن بڵێ لەبەرەوە تەمسیلە و کرد و تیپەکە و پەنارتی وەرگرت و تۆ بۆ ئەو یاری بۆ بردەوە من نایڵم یارێکی بەڵام بە ویژدانیشەوە بڵێن یاریەکی زۆر جوانیە کرد بەڵێ زۆر باجارێکە بەس بەداخۆ خۆزگە و تەمسیلە گەورەی کاکدانا ئەوە با بڵێن یاریەکانیش کۆتایی پێهات و دەمەوێت هەر لێرەوە زۆر سوپاسی جەنابەت بکەم کە بۆ ماوەی ئەم مانگە لەگەڵماندا بوویت و بەڕاستی بیری یاریەکانی ژەکەین و بیری شیکردنەوەکانی جەنابیشت ئەەکەین و هەوڵی شەدەین لە بەرنامەکانی داهاتومانە ناو بەناو تەرخانی بکەین بۆ یاری تۆپی پێ بۆی بزانین کە خۆشمانە زانین ساڵی داهات و کوپا ئەمریکا دەست پێکاوە هەروەها پاش ئەوەش با بڵێن یاری جامی سپاسی بکەم چونکە دەستی ڕاستی ئیمە بوو لەم یاریانە بەڵێ زۆر سپاسی مادوبوونی ئێوە ئاکام و هیوادارم توانی بێت چەند زانیاریەکی ئەگەر بەسیتیش بێ بەپێ ئەو زانیارانی کە خۆمان هەمان بووە زۆر سپاسیەوە ئاکەم و هیوادارم ئێوەش هەمیشە ئاگاتان لە بەرنامە وەرزشەکان بێت و کە من بەڕاستی حەزەکەم هەمومان ڕۆحێکی ڕاضیمان هەبێ و ئینشاءالله بەرنامەکانی داهاتووشە زیاتر لەسەر تۆپی پێ و لەسەر شتە وەرزشەکانی پێ زۆر سپاسدانەکەم سپاس بۆ تۆشجانی کەمایتەوە لەم بەرنمەیە ئازیزان زۆر سپاسی ئێوەش دەکەم بۆ گوێگرتتان لەم بەرنمەیە و لێرەداتینە کۆتایی بەرنمەیەم کاتژمێرمان لەگەڵ سلاوی بێپایانم بۆ دەرهێنەری بەرنامە شوان ڕەشید و ئەندازیارێنی دەنگ و ڕەنگ ئادریس ڕیگز و ڤاسکۆ ڤالەریچ خۆم هێرۆ زەنگەنە هەر شاد و بەختەوەربن.